وەکەزانن ئەمە دووەم جەلسە بوو باعتیبار لەسەر کەیسی شەهید دێنیز کە خۆتان نەزانن بەر لە ماوەیەکی زۆر لە شاری کەرکووک تیرۆر کرا لە شاری هەولێر تیرۆر کرا وەکەزانن ئەمڕۆ دووەم جەلسە بوو بەڵام بەداخەوە وەک جەلسەی یەکەم و وەک جاری پێشوو بە هەمان بیانوەکانی جاری پێشوو دادگاکە بێ ئەوەی دادگا تشکیلی محکمەی خۆی بکات بڕیاری دواخستنی کەیسەکەی دەرکردووە جارێکی تر ئێمە پێمان وایە با بڵێن بوونی پارێزەر بۆ تۆمەتبار لە هەر کەیسێکە وەکو مافێکی ئینسانی دروست لە یاسای عراقیدا هاتووە ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستانیشا بەرکارن بەڵام ڕێکارەکانی تەجیلکردن و ڕێکارەکانی دواخستنی دادگاکە پێمان وایە ڕێکارێکی نایاساییە چونکە دەبواە دادگا تشکیلی محکمەی بکردبایە و لەناو ئەسنای تشکیلی محکمەیە بڕیاری دواخستنی بدابایە بەڵام بەداخەوە دیارە ئەمە دووەم جارە بە هەمان بیان و بە هەمان سەبەب بەبێ تشکیلی محکمە ئەم بڕیارە ئەدەن بۆیە بەڕاستی ئێمە تەمەنای ئەوە ئەکەین کە دادگا هیچ سەدەخڵاتێکی لەسەر نەبێت وەکو تیمی پارێزەران چاوەڕێی ئەوە لە دادگا ئەکەین کە هێشتا چاوەڕێیان لێەکەین کە بە شێوەیەکی عادلانە و دادپەروەرانە لە کەیسەکەیە بڕوانن بۆ ئەوەی دادپەروەری بەرپا بێت چونکە بوونی هەر دادگایەک و بوونی هەر کەیسێک لە دادگا مەبەست لێی لە هێنانەکایی دادپەروەریە بۆیە تا ئێستاکەش ئێمەش بەردەوامی لەسەر کەیسەکە بەڵام چاودێری هەموو ئەو ڕێکارانە ئەکەین کە ئەجرێتە بەر بۆ ئەوی هیچ تەدەخولێتی سیاسی تیان نەبێ و هەر کاتێکیش زانیمان تەدەخولاتێکی سیاسی یان بە جۆرێ لە جۆرەکان بزانین دادگا بە ڕێکارێکدا ئەڕوات کە کەیسەکە بەلا ڕێدا ئاباد بێگومان ئەو کاتە ڕایشی ترمانە بێت و بۆ ئێوە و بۆ خەڵکی کوردستان ئاشکرایەکەین قانونیە بنمونە پێشەوەی جەلسەکە بەڕێوە بچێت یەکسەر دوا بخرێت ئەمە دوامین جارە بەو شێوەیە دەکرێت تۆمەتبار بەو شێوەیە بەبێوەی ئامادە بوون خۆیان دەوێت بەڵێ تۆمەتبارەکان جارێش تریش هاتبنەوە وەکو من ئاماژەم پێکرد ڕێکارەکە ڕێکارێکی نایاساییە چونکە دەکرا دادگا تشکیل بکرابایە دەکرا مەسەلەن بۆ نمونە هەندێک ئیجراعاتی تر لە ناو دادگاکەیە بکرابایە و لە ئەسنای دادگایکردنەکەیە دادوەر ئەتوانێت پرسیار لە تۆمەتبار بکات کە ئایا پارێزەری هەیە یان لەسەر حسابی سندوقی محکمە پارێزەری بۆ دابنرێ بەڵام بەداخەوە ئەو ڕێکارانە نەگیراوەتە بەر ئەمە دووەم جارە بە هەمان بیان و بە هەمان شێوازی جاری پێشوبی ئەوەی تشکیلی محکمە بکەن دادگاکە دوا ئاخرێ بۆ ئەمە پێمان وایە ئەم ڕێکارە ڕێکارێکی نایاساییە بۆ بوونی پارێزەر بۆ تۆمەتبار یاساییە بەڵام ڕێکاری دواخستنی کەیسەکە نایاساییە ناوی من آدم از برای شهید دنیز یعنی از ویت شتی بیجم دسری دا او بیاره کی تروریه لیرو جاره کدن مدید کی وی داره راستی جی پاراستنا مجارین ولو دیکن اگر ایرو راستی یعنی عدالت هات با یعنی درازاندن کی برت به بانسوس هبو یا ایو که راستی وی بریاره کی سه عالی مفتاری وی دابونا او نه مانگه سر دا درباز دبن مد درباری دosya doza برای خود قای نتیجه که ورنه گرتیه لی دما کوام دنیرن کردستانی دام بیاریم ولو تروری د قومن آزادش د قانالین خدا جی وانه دوشینن او هر کسک دبینه وی دری بیار آمده جی تومارین قامره جهنه هر تشت بر دستیوان دایه هر تشتی اشکره لیبل دosya همه وسانه پنی سردایه بر ویشنده راستی جی ام وکی مالبات هر سین خو و شرمزارین خو هم تینن زمان بله هوالا پروسسی محکمه جعالی حقوقی و پارێزەران داخویانی دا بەڵام کو ددەمێک وەها de جارە دووەم کو محکمه هات تأجیل کرن ام به تو شوازی به نرازینه سبب و هنجت پاشت خستنه ده قناعت من ده نه حقوقیه جبر و سبب جیده ما هفدیتن لگل اداره محکمه مکر ما تبینی خو پیشنیاز خو و هیویه خو مکر ما بو وانجی پیشکش کرد
جوابه معلومه بویر بخوا ایریشا لسر بارگها کنکه ایریشک سیاسیه ایریشک تروریستیه لی ام بهوینه پیو آجویا دادواریه کوه تی باندوره که سیاسی لسر نکه ما اف هیوی داخواست و تمنیه خواه بو اداره محکمه ما پیشکش کرد ام بهوینه و اف پرسه به آوایک حقوقی به عدلانه وککو چاوا بویر قومیه که محکمه جی بخوا انجامک بگیجه انجامکی وجبو رایا گشتی و بیتا دیار کرن اگر ام باوری و به حقوقی دوی پیو آجوی ده نبینن ام به پیویستی دزانن که اف کشه و به کشه یک ناو دولتی ام وک کنگره نتوایی کردستان و ایریش لسر سازیا خواه پیدناسن و ام بو بی رنگی اند بینن اگر محکمه کردستان دادواری کردستان بریارک حقوقی به عدالتی نیداین ام و دمه به پیوستی دزانن و ام مجبور دمینن که ام بکشینن قادا ناو دولتی کیسه که ناو دولتی زور سپاس دکم گلک ممنون